دەستگای خێرخوازی بەخشین هاوتەریب لەگەڵ گەیاندنی هاوکاریەکانی بە خەڵکی غەزە و کیشوەری ئەفریقیا و وڵاتانی تر لە کوردستانیش بەردەوامە لە هاوکاریەکانی بەخشین ماگانە موچەی 1150 منداڵی بێباوک دابەش دەکات. تەنها لە ئۆفیسی هەولێری دەستگاکەش هاوکاری 403 منداڵی بێباوک دەکرێت بە بڕی 53 ملیۆن دینار. وەکو بەشی بێباوکان 1150 منداڵی بێباوک لە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان موچەی ماگانەمان بەسەریاندا دابەش کرد. ئەمڕۆ ئێمە لە ئۆفیسی هەولێر 403 خێزانی بێباوک بە بڕی 53 ملیۆن و 45 هزار دینار موچەی ئەم مانگەمان لەم هەوڵەدا دابەش کرد. لێرەوە دەمەوێت بەڕاستی سوپاسی خێرخوازان بکەم لە هەرێمی کوردستان کە هاوکار و پشتیوانی تەواوی دەستگای خێرخوازی بەخشینن مانگانە ئەو بڕەپارە و ئەو کەفارەتێک کە دایان ناوە. سوپاس بەخوای گەورە ئێمە توانیمان 1150 منداڵی بێباوک لە هەولێر و لە تاوی شارەکانی هەرێمی کوردستان کەفالەت بکەین و موچەیان پێ بدەین و پەروەردەیەکی جوانی سەرپەرشتیارانی منداڵی بێباوک و منداڵە هەتیمەکان بکەین. ئێمە لەسەر ئەوەی هیچ شتێکمان نییە پێی بژین ئەوە دەستگای خێرخوازی بەخشین سەرجەم پێویستیەکانی بۆ دابین کردوین. ئەوان هەمیشە لە پێشەوە بوون لە کاری بەخشیندا و دەستخۆشیان لێ دەکەم. ڕۆژانێک لەوانەیە بخۆم دەستم هەبوو بێلەوەی کە پارە بدەم بەخشین بەزەسا ئەوە خوای گەورە بەسەر کردینەوە و ئێمە پاریان لێوەردەگرن بە حقیقەت ینی هەموو کات لەگە کەسی فەقیراندا بوون بەڕاستی لەگە ئەو چیناندا بوون کە پێویستیان بە یارمەتیە دەستخۆشیان لێ دەکەین بەڕاستی. ئەوەش پێم وایە بە ئەجر پاداشت کە تەنها خوای گەورە دەتوانێت بیداتەوە لە توانای ئێمەدا نییە. خوای گەورە بخۆی ئەجر پاداشتێکی گەورەی دانا بووی های وەکو هاندانێک ببوو مسلمانان کە یارمەتی یەکتری بدەن. زۆر سپاسیان دەکەن زۆر مەمنون ینی ئینشاڵڵا جێگایان بەهەشتا ئەگەر لەبەر ئەوانە نەبیتنە منازای کومدارەکانمان بەخێو بکەین. ئێستا من سێ کچم هەیە ئەگەر لەبەر ئەوان نەبی هەرچێک دەبێت لە مەکتەبێ دەربینم بەڕاستی ئینشاڵڵا خوای گەورە هەندێک کە سەربەز و سەرفرازیان بکات. دەستخۆشیان یەکم هیوادارن زیاترشی کەن چکە ئێمە مناڵی بێباوکمان هەیە هەرێکمان زۆر زەحمەتە چکە مناڵی بێباوک هەرچەندێکی لە حەقینە ئێستا لەم کاتی زولفەی ئێستاکانە زۆر زەحمەتە. من سەبارەت بەخۆ مناڵی نەخۆشم هەیە ئەم هاوکاری کە ئێستا وەرەگرم ئێستا بای نەخۆشی مناڵەکانم ناکە بەڵام هەر باشە دەستخۆشیان یەکەم ئەرکێکی زۆر قورسە لەو پەروەردەکردنی ئێمە بەڵام ئەوەی کە بەخشین دەیکاتن وەکو هاوکاریەکە وەکو یارمەتێکێکە وا دەکە دەواازەیەکە لە بچوونە بەهەشت چونکە ئێمە ناتوانین منداڵەکانمان بەو شێوە وەکو بلێ ژیانیان ئەو بکەین تەڵەبەمان هەیە یانە خۆمدالی ساومان هەیە شیرە دوور لە ڕۆی ئێوە هەموو شتیان پێویستە منداڵ بەڵام ئەگەر بەخشین کە ئەوان مانگانە لەگەلماندان دەبێتە هۆی ئەوەی کەوا ئێمەش ئەرکمان لەسەر شانی ئاسانتر ببتەوە ینی وەکو ئەوەندە پورز نەبیتن. سەرەڕای ئەوەی حکوومەت دوو موچەی موچەخۆرانی نەداوە ساڵانی ڕابردوش چەندین موچەی خواردووە بەڵام ئێستا بەخشین هاوکاری دارایی بەبێ دواکەوتن دابەش دەکات هاوتەریب لەگەڵ هاوکاری چەندین وڵاتی دیکە کە تاکو ئێستا لە هاوکاریکردنیان بەردەوامە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.